سەرباری ئەوەش پێم وایە بفەزڵی خوا و میلەتەمانێکێکە لە میلەتە دیندارەکان هەر بۆشە زۆر دژایەتی ئەو دینی ئەو میلەتە ئەکرێ بۆیە زۆر دژایەتی سەی ڕاگەیاندنەکانی خۆمان کەن بزانە کێ گەورە ئەکەنەوە کێش پشتگوێخە قارەیە کوردیمانەیە کە دەنگێکی هەیە ئەڵێی بولبولە ئەم عالەمە هەمووی ئەم جیهانە بە موسڵمان تۆ بە کافر تۆ بە شەرق الئەوسەط تۆ بە ڕۆژئاوا تۆ بە ئەمریکا تۆ بە هونەرمەند تۆ بە هەموو شتێک گوێی لێگرێ هەموو کەسێک گوێی لێگرێ هەموو کەناڵێ باسێکە بەس کەناڵەکان ئێمە نوێ باسی ناکەن یەقینە بۆ لەبەرەوەی ئەم بەڵام خۆزگا لاڕێیەکی منحەریف لە کەناڵێکی عەرەبی وە یا لە کەناڵێکی ئەوروپیەوە دەرچێ جا ئەوسا بزانە هەموو کەناڵ نێدا وڵات کوردێک لە فڵان وڵات نابینین ئەڵێ فڵان کورد لە فڵان وڵات خۆی هەڵبژار بۆ شارەوانی فڵان شار بۆ شارەوانی تۆ سێ ئەم شتە بچکەڵە بکە کووردە گەورەیەکەن و زل و زەبەلاحیەکەن ئەدی پێم بڵێن توخوا ئەو قارە ئای من باسیەکەم و هەمووتان نەزان باسێکی یەکەم ڕۆژێ بیتان لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی دووسێ مقابلی لەگەڵ بکرێ و ئەو خەڵکی ئەو میلەتی کورد دەبیناسێ بۆی قودوە دروست نەوێ بۆ خەڵک بۆی تاکێکە دەر دروست نەبێ وەکو ئەو چاوی لێ بکاو بێتە قورئان خوێنێکی نێودەوڵەتی ئەوسا کوردێک و دوان و سێیان بێتە قورئان خوێنی نێودەوڵەتی هەنێ منافقی پێ ئیحراجە بێ هەنێ خەڵک حەز ناکەن ناو وڵاتانە دەرکەوێ کورد میلەتێکی موسڵمان و دیندارە حەزەکات دەرکەوێ کورد میلەتێکە خەریکی ڕەقس و بادانە بڕۆ ئەم وڵاتەکە سەی کەناڵەکان دەڵێ کاکەوە کورد موسڵمانن ئەرە وەڵام موسڵمانین ئەی کاکە کەناڵەکانتان هەر خەریک سەرچۆپی کێشانە چۆن بزانین موسڵمانن لەم دوایانە هەنێک لە کەڵانەکان وشیان هاتەوە هەنێک وشیان هاتەوە هەنێک شتیان کرد بۆەوەی لەو شەرم و حەیا و ئابڕوچوونە هەنێک دەرچون و ڕزگاریان ببێت